بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و ڕاگەیاندنی قەدەغی هاتوچۆ و داخستنی بەشێکی زۆر لە کارگە و کۆمپانیاکان خواست لەسەر نەوتی خاو بە شێوەیەکی بەرچاو کەم بۆتەوە بەو هۆیە و نرخی نەوت گەیشتە ئاسێک کە خەریک بوو قازان سەری مایە بخوات. هاوکات دوای ئەوەی سەرۆکی ئەمریکا داوای لە رووسیا و سعودیا کرد لەسەر کەمکردنەوەی ئاستی بەرهەمێنانی نەوت ڕێک بکەون، ئێستا وڵاتانی ئۆپێک پڵەس هەوڵەکانیان چڕ کردوتەوە بۆ ئەوەی هاوسەنجی بۆ بازاڕەکانی نەوت بجێڕنەوە. پێشنیاری ئەوەش کراوە کە وڵاتانی بەرهەمهێن ڕۆژانە 10 تا 15 ملیۆن بەرمیل نەوت کەمتر بخرێتە بازاڕەوە. بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا کاریگەریەکی زۆری لەسەر کەرتی نەوت و گازی ئەمریکی هەبووە. لە ئێستاشدا بڕێکی زۆر نەوت و گاز لە بازاڕەکاندا هەیە کە زۆر زیاتر لە قەباری خواست. کۆمپانیاکانی نەوت بڕێکی زیاتر لە نەوت و گاز بەرهەم دەهێنن کە لە دوای بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە نەوتی خراوە ڕوو بە ڕێژەی لە 35% زیاد بووە لەو خواستەی لەسەری بووە. چارەسەرکردنی ئەم دۆخەش کاتێکی زۆری دەوێت چونکە بڕێکی ئێجگار زۆر نەوت و گاز لە بازاردا هەیە. هاوکات وەزیری وزەی ئازەربایجان ئاماژەی بەوە کرد ڕۆژی دووشەممە دیاریکراوە بۆ کۆبنەوەی وڵاتانی ئۆپیک و هاوپەیمانەکانی، بەڵام هێشتا وردەکاری تایبەت بە پشتی وڵاتان لە کەمکردنەوەی ئاسی بەرهەمێنانی نەوت ئاشکرا نەکراوە. وەک چاوەڕوانیش دەکرێت لەسەر کەمکردنەوەی 10 تا 15 ملیۆن بەرمیل نەوتی ڕۆژانە بگەنە ڕێکەوتن. ئێمە ئامادەین بۆ ئەوەی لەگەڵ هاوبەشەکانمان بگەینە ڕێکەوتن لەسەر بەرهەمێنانی نەوت لەگەڵ وڵاتانی ئۆپیک پڵەس و ئەمریکاش. بە دڵنیاییەوە ئێمە پێویستە هەوڵەکانمان چڕ بکەینەوە بۆ ئەوەی بەرهەمێنانی نەوت کەم بکەینەوە و هاوسەنگی بۆ بازاڕەکانی نەوت بگێڕینەوە. لە ئەنجامی ئەو هەوڵانەش بە پێی ژمارە سەرەتاییەکان کەمکردنەوەکە لە سنووری 10 ملیۆن بەرمیل نەوت دەبێت لە ڕۆژێکدا، ڕەنگە کەمتر و زیاتریش بێت. ئێمە پێمان وایە ئەوەی گرنگە لە ئێستادا یەخستنی هەوڵی وڵاتە گەورەکانی بەرهەمێنانی نەوتە بۆ گرتنەبەری ڕێوشێنی خێرا بۆ گێڕانەوەی هاوسەنجی بۆ بازاڕەکانی نەوت. ئەمریکاش کە بریشێ لە وڵاتە گەورەکاندا دەنرێت لە بەرهەمێنانی نەوتدا دەتوانێت بەشدار بێت لە ڕێکەوتنی کەمکردنەوەی بەرهەمهێنانی نەوت. ئەگەر چی ئەمریکایچەکە لە گەورەترین بەرهەمهێنرانی نەوت و هەرخۆشی داوای لە سعودیا و رووسیا کردووە لەسەر کەمکردنەوەی ئاستی بەرهەمهێنانی نەوت بگەنە ڕێکەوتن، بەڵام خۆی ئامادەنیە بەشداری ڕێکەوتنەکە بکات. بەوتەی پسپۆڕانی بواری نەوتیش ئەگەر وڵاتانی بەرهەمهێنانی نەوت بگەنە ڕێکەوتنیش وازوو هاوسەنجی بۆ بازاڕەکانی نەوت ناگەڕێتەوە، چونکە نەوتێکی زۆر لە بازاردا هەیە و کۆگاکانیش بە نەوتی هەرزان پڕکراون، بەڵام دەتوانێت ببێتە ڕێگەی لە بەردەم داڕمانی نرخی ئەو کاڵا استراتیژیە.